بەرهەمەی کە لە دەرەوەی وڵات دێ ڕابگرێت تا ئەو کەسێک کە لە حرەمی کوردستان توانیتی ئەو بەرهەمە بۆ خۆی بە کوشتتوکاڵ بگەینیت و بگەینیتە ئەم قۆناغە بتوانێت سوودی لێوەرگرێت تا ئێمەی هاوڵاتیش بتوانین زیاتر بەرهەمی ئەو کەسە ناوخۆیە وەربگرین زیاتر لە لای ئەو کەسە ناوخۆیە بچین نەک کاڵاکانی کە لە دەرەوەی هەرەمی کوردستان دێت. هەموو شتێکمان سروشتی و تەبیعیە و هەڵەکانی زۆرە بێ و خواردنەکانش هەمووی تەندروستە لە هەموو لایەکەوە ئێمە زۆر پشگیری دەعمی بەرهەمی ناوخۆماڵی ناو وڵاتەکەمان دەکەین. ئێمە نازانینە خۆراکانی دیخۆین تەندروستن یان نە، بۆیە پێم باشە بەرهەمی ناوخۆییمان هەبێت بۆی دڵنیابین لە کوالیتیان و لە باشی بەرهەمەکانیان. لە وڵاتانی دەرەوە پەرە زۆر بە بەرهەمی ناوخۆ دەدەن و یا حەزیش دەکەم ڕۆژێک لە ڕۆژانتیە کوردستانیش وەکو وڵاتانی دەرەوە پەرە بداتر بە بەرهەمی ناوخۆ. کشتتوکاڵ و غەیری کشتتوکاڵی ئێمەش لەو ئامادەی و لەو پێویستیانەیە کە خەڵکی پێویستی پێوێ، بەڵام پێویستەکە هەمومان وەکو ئەرکێشی نیشتیمانی وەکو ئەرکێشی نەتەوەیی وەکو دۆزینەوەی هەلی کار بۆ کۆمەڵە کەسی جیاوازیان تشجیعکردنی خەڵک بۆ بەکارهێنانی بەرهەمی ناوخۆیی مانای ئەوەیە دۆزینەوەی هەلی کار و خزمەتێکی زیاتر بەم نیشتیمان و بەم گەلە.